لە سێبەری کێوەڕەش و قەندیل لام شەو پانۆراماتان پێشکەشەکەین. ئەمڕۆ پەیمانی کوردستان لێرە و لەسەر ئەم ستەیجا بانگەشەی خۆی لە شاری ڕانیەوە لە دەڤەری ڕاپەڕین و سنووری بازنەی چوار کە دوکان و پیرەمەگرونیش دەگرێتەوە دەست پێ کرد. وەکو لە وتەکانیدا باسی لەوە کرد قوبا تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان باسی لەوە کرد کاوان لە ڕابردوودا لە خەباتی شاخ بێکەوە لەگەڵ هەڤاڵ و هاوڕێکانیان لە ئەوانەی ئێستا بزوتنەوەی گۆڕانیش بەیەکەوە توانیویانە ئازادی و کەشێکی ئارام بۆ خەڵکی کوردستان فەراهەمکەنوە لە کابینەیەک لە دوایەکەکانیش خزمەتی خەڵکی دەڤەرەکە کراوە و تەنانەت باسی لەوە کرد کە لەم قەیرانەشدا ئەوان توانیویانە چ بە ئەبدێتی پرۆژەکان بێت چ بە پرۆژەی تایبەت بێت بە پێی ئیمکانیاتی حکومەت خزمەت بکەن و باسی لەوەش کرد کە ئەوان کاندیدەکانیان لە ماوەی ڕابردوودا سەلماندویانە کە بە حەق خزمەت گوزاری خەڵکن و خزمەتی خەڵکەکەن و ئەو کاندیدانەشی ئەمجارە لە هاوپەیمانی کوردستان ئەینێرنە بەغدا بە هەمان شێوە چاویان لەوەیە کە زۆرترین خزمەت بە خەڵکی دەڤەرەکە بکەن. هاوپەیمانی کوردستان چەند گرینگە دەڤەری ڕاپەڕین چۆن سەیری هاوپەیمانی کوردستانەکە خەڵکی دەڤەری ڕاپەڕین چ خەم و گلەیی و کەم و کورتێکی هەیە تاکو بتوانێت لە ڕێگەی بربژێرەکانیەوە چارەسەری بکامەوانە تەوەریەم شەوی پانۆراما بێ بە میوانداری یەک لە بەڕێزان بەڕێز مەلاری لە پرساوی مەڵبەندی 24 ڕاپەڕینی چێتی نیشتیمانی کوردستان کاکمەلا سوپاس دەکەم. هەروەها بەڕێز ڕەسوڵ مستەفا باژەڕوانی ڕانیەی زوتنەوەی گۆڕان سوپاس کاک ڕەسوڵ. هەروەها بەدری حوسێن عەزیز کاندیدی ژمارە 28 هاوپەیمانی کوردستان. هەروەها مامۆستا شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە خەڵکی دەڤەرەکەی لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ میوانەکانم. کاک مەلاری گرنگی هاوپەیمانی کوردستان لە چیە؟ مەسەن ئەمڕۆ کۆمەڵێک لەو هەواڵانەی کە لە ماوەی ڕابردوودا ئێوە دڕدۆنجێک نیگەرانیەکتان هەبوو ئەمڕۆ بەیەکەوە دانیشتبوون بێکەوە ئەو شیعاری خزمەتکردن و بێکەوە بوون و یەک ریزیتان بەرز کردبەوە. ئەمە تا چەند گرنگە بۆ خزمەتی خەڵک؟ بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش دیارە ئەو هاوپەیمانی کە بنیاد نراوە خەونی لە مێژینەی ڕەواشادان بەڕێز مامزەلاد و بەڕێز کاگنە و شیروان بوو لە درێژە پێدەری ڕێکەوتنی دەباشان بوو. دیارە ئێمە زیاد لەوە خەباتێکی دوور درێژمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانەیە خاڵە ئیجابیەکانمان زیاتر لە خاڵە ناکۆکەکان هەر لە کۆنەوە خەباتمان کردووە قوربانیمان داوە لە یەک سەنگەردا بووین چەندین ساڵ لە یەک سەنگەردا بوون هەر لە شاخەوە هێناومانە تاکو دوای ڕاپەڕینیش کە تاکو 2009 کە ئەوەی کە کردومانە لە یەک سەنگەردا کردومانە ڕوبەڕووی لایەنە نەیارەکانی خۆمان بووینەوە. هاوپەیمانیەکە قازانجێکی زۆری هەیە بۆ ئێمە هەوادارانی هەردوو لامان بە دوودڵی و ڕاڕایی کاتیان بەسەر دەبێت هەموو کاتێک لەو کاتەدا کە لێک جیابوونەوەکە لێکترازانەکە دروست بوو لایەنگر و دەنگدەران و کادریانی هەردوو لامان دڵتەنجیان پێوە دیار بوو چکە لە مێژینەیەکمان هەبوو مێژوێکی پڕ سەروەریمان هەبوو هەم لە خوێندان و هەم لە خەباتکردن لە یەک سەنگەردا بوون ئەوە وای کرد کە ئەو لێک جیابوونەوەیە دڵتەنجی لە نێوان کادریەکانی هەردوو لە دروست بکات. بەڵام سەرڕای ئەوەش زوربەی زۆری کادریەکانی هەردوو لە ئەو لێک نزیکبوونەوەیان هەر هەبوو ینی عەتفێکیان بەرامبەر یەکتر هەبوو لە ئەوە هەر سەرچاوەی ئەو عەتفەش بوو کە وای کرد ئەو ڕێکەوتنی دەباشان کە بەداخەوە لە ڕەواشادان بەڕێز مامزەلال و کاگێنە و شیروان نەگەیشتن بەوەی کە بەرهەمەکەی بینن. خۆشبەختانە ئەو هاوپەیمانەیە کە دروست بوو ئەوە درێژکراوی ئەو ڕێکەوت نەبوو. هاوپەیمانیەکە لە گەلێ ڕۆوە قازانجی هەبوو سوودی هەیە هاوپەیمانێکە لە ئەوە کە ئێمە توانیمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان سەکۆیەک دروست بکەین بۆ کۆکردنەوەی قەوارە سیاسیەکان و حیزبەکان و ئەو قەوارانەی کە لە داهاتوودا بتوانن ئەوانیش وەکو ئێمە بێنە هاوپەیمانەتی و بتوانین ئەو یاسایانی کە لە پەرلەمانی عێراقدا لە حکوومەتی ناوەندی تاکو ئێستا وەک پێویست بەڕێ نەکراون یان جێبەجێ نەکراون کۆسپیان لە بەردەم دروست بووە بتوانین بەو کۆدەنجێ خۆمان بەو ژمارە نوێنەرانی خۆمان کە دەچن بۆ نوێنەراتەکە بتوانن یاساکان بەڕێ بکەن. لەلایەکی ترەوە کە بێت و بزوتنەوەی گۆڕان یان
یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەر لایەنەکانی کە لێک تێگەیشتنیشمان هەیە لەگەڵیان ئەوانە کە بە تەنها بچن تەسیرێکی ئەو توان نابێت کاریگەریشی ئەو توان نابێت لە ناو پەرلەمانی عراقدا کە بتوانن ئەو کۆدەژیە کە بە هاوپەیمانەتەکە دروست دەکرێت بتوانن لە لایەن بتوان ئەو یاسایانەیان ئەو گرفتانەی کە هەیە بەڕێ بکەن لەلایەکی ترەوە ئێمە ئەو زەماوەرە دیارە بە پرۆشەوە بۆ ئەوەی کە ئەو بەرهەمی ئەو هاوپەیمانەتی ببینێ دەیانەوێت لە داهاتوودا بەرهەمەکەی بسنەوە ئەوش بەچی بە کاندیدەکانمان بتوانین ئەو کاندیدانێک کە هەمانە دەربچن وەکو نوێنەری ئەو خەڵکی کە ئەمڕۆ ئەو کەرنەڤاڵە گەورەیە کە لە سنووری ڕاپەڕین لە ژێر سێبەری شێوە ڕەشدا توانیمان خەڵکێکی زۆر ئامادە بێ و خەڵکەکە بە حەماسەوە سەیری هاوپەیمانەتەکەی دەکرد و سەیری کاندیدەکانی هەردوو لایەن دەکرد کە بەیەکەوە دەستنا ناو دەست هاتوون وە کاندیدەکانی هەردوو لە هاتوون لە شوێنێک دانیشتون کە کەرنەڤاڵێکیان ئامادە کردووە کە مای دڵخۆشیە هەم بۆ ئەو هەواڵانەی کە ئەو کادیر و نەکدەرانەی کە لە کەرنەڤاڵەکەدا ئامادە بوون و هەم بۆ بینەرانیش کە لە دەرەوەی کەرنەڤاڵەکان و لە ماڵەکانی خۆیاندا سەیری ئەو حەماسەیان دەکرد کە خەڵکەکە بە حەماسێکەوە سیر دەکات و خەڵکەکە تینووی لێک نزیک بوونەوەیە خەڵکەکە تینووی ئەوەیە کە ناکۆشی نەمێنێ خەڵکەکە دەیەوێ هاوپەیمانێتی و یەکڕزی لە بینی هەموو لایەنەکاندا بێت سزای ئەوەی لە بینی دوو لایەن کە خەباتێکی دوور دژیان بەیەکەوە هەیە گەڕێمۆلات کاک ڕسوڵ ئێوە چۆن سەیریەکەن وەکو زوتنەوەی گۆڕان و حەماسی ئەمڕۆی دەڤەری ڕاپەڕین کە لێرە هەبوو ینی یان ئەو بەیەکەوە بوونە ئەو ئارامیەی کە لە بانگەشەیە بڕێوەچێت تا چەند خزمەتی دەڤەری ڕاپەڕینەکە بە ناوی خوای گەورە سڵاو لە ئێوە سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست و سڵاو لە جەماوەری دەواازەی ڕاپەڕین بە هەموو شار و شارۆچکەکانیەوە بێگومان تێڕوانینی ئێمە تێڕوانینی هاوپەیمانی کوردستانیە ئێستا بۆ پرۆسی سیاسی لە عێراقدا هاوپەیمانی کوردستان بەرنمەکەی خۆی داڕشتووە ئێمە بەدەر لەوە سیاستێکی جیاوازمانە ئەویش ئەوەیە کە بتوانین بە تەواوی کۆتایی بە کۆمەڵێک بە ناکۆچی بێنین کە لە ڕابردوودا هیچ سوود و قازانجێکیان بە جوڵانەوەی سیاسی خەڵکی کوردستان نەگەاندووە بێگومان ئەو پرۆسەیەکی سیاسیە پرۆسەیەکە کە تێیدا بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان تێیدا دیاری دەکرێت بێگومان لە ڕابردووشداوە تاریخی میلەتی ئێمەش بەڕاستی لە ناکۆچەکاندا لە دووبەرەچی و لەو ناکۆچیانەی کە هەی بۆ سوودێکی نەچنیوەتەوە و بە تایبەتیش لە چەند ساڵی ڕابردوودا یان دەتوانم بڵێم لە ساڵی 1990ەوە وردە ناکۆچەکان تەشەنان کرد بێ ئەو بەرهەمەکەی بۆکە ئێستا دەیبینین بەداخێکی زۆرەوە یعنی هیچ سوود و قازانجی سوودی نەبوو ناکۆچی و ناتەبە بە هیچ شێوەیەک بەڵکو زیانێکی گەورەی بە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان گاندەوە من نمونەیەکت بۆ بێنمەوە وابزانام لەگەڵ کاک مەلا ئاریش باسم کرد لە دەرەوە مەسەلەن بۆ نمونە ڕێککەوتنامەی پاریسمان هەیە ئەمە لە مێژووی سیاسی خەڵکی کوردستاندا یعنی بە دڵنیاییەوە دەڵم ئێستا ڕێککەوتنامەی پاریس جێبەجێ کرا بە خاڵ بە خاڵ و بەندەکانی ئێستا هەرێمی کوردستان لەو قەوارەیەکە هەیەی نیمچە دەوڵەتێکی سربەخۆ دەبوو یعنی چونکە هەم لەسەر دەستی وڵاتێکی گەورەی دنیا ناوبژیوانی کرابوو و پشتیوانێکی گەورەی نێودەوڵەتی بۆ فراهەم کرابوو بەڵام بەداخەوە یعنی لە نەتیجەی ناکۆچی و لە نەتیجەی دووبەرەچی ئەو ڕێککەوتنەش لەباردا بۆیە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان و لێچێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆکە بیرمان لەوە کردوێتەوە یعنی هیچی دیکە دوای کۆمەڵێک شتی عاتیفی نەکەوین کە لە ناو هەناوی خەڵکی کوردستاندا سەری هەڵداوە بەڵکو دوای عقلیەتێکی سیاسی بکەوین کە بەرژەوەندی خەڵکی کوردستانی تێدا مەسۆگەر بکرێت ئەویش ئەوەیە کۆمەڵێک ناکۆچی هەیە وەلای بەڵکو وەکو کاک مەلا ئاری فەرمووی یعنی لەسەر بەرژەوەندی هاوبەشەکان لەسەر تێگەشتنە هاوبەشەکان کۆ ببینەوە بێگومان دەتوانین ڕێککەوین یعنی ئەگەر هەموو لایەکمان بیرمان لەوە بێکە خزمەت بە خەڵکی کوردستان بکەین بیرمان لەوە نەبێکە بیری تەسکی حیزبایەتی یان ناوچەگەرێتی یان شەخص پەرستی و بنەماڵەچێتی زاڵ بێ بەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا بێگومان ئێمە دەتوانین ڕێککەوین ڕێک دەکەوین لەسەروی خزمەتی خەڵکی کوردستان بکەین ڕێک دەکەوین لەسەر ئەوەی کە بودجە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان لە بەغدا مسۆگەرکەین ڕێک دەکەوین لەسەرەوەی کە هێزی پێشمەرگی کوردستان یەک بخەین ڕێک دەکەوین لەسەرەوەی کە یعنی لەسەر ئاستی نێودەوڵەتی هیچی دیکە بە ناکۆک و بە ناتەبا نەمان بینن هەری ڕۆژەی یەکێک دەستی خۆی نەخاتە ناو هەرێمی کوردستانەوە ینی دەتوانین لەسەر کۆمەڵێک شتی مەبدەئی
گرنگ ڕێککەوین کە خەڵکی کوردستان تێدا قازاز دەکات بۆیە بەڕاستی هیوادارین هاوپەیمانی کوردستان سەرەتایەک بێ بۆ گەشەکردنی هاوپەیمانێکی بەرفراوانتر لە کوردستاندا یعنی هەر بەیەکێتی نیشتیمانی کوردستان و بە بزوتنەوەی گۆڕان نەوەستێتەوە بەڵکو لایەنەکانی دیکەش لە ئایندەدا بێنە ناو ئەو هاوپەیمانێتیەوە هاوپەیمانەتەکە فراوان بکرێ بێگومان بێنە بەرچاوی خۆت ئەگەر ئێستا لەو هەڵبژاردننی عێراقدا هەموو لایەنە سیاسەکان لێک هاوپەیمانێتیدا خۆیان کۆکردبایەوە بێگومان هێز و قووەتێکی باشتریش دەبوو ئێستا هاوپەیمانی کوردستان بەڕێوەی دەبا بۆیە لە بزوتنەوەی گۆڕان ئێمە بە تێڕوانینێکی زۆر تەواضع ئەوە یعنی دەڕوانینە ئەو هاوپەیمانێتە و ئومێدێکی زۆریشمان بەڕاستی لەسەری هەڵچنیوە یعنی ئەوە نەبێ هەر بۆ ئەو هەڵبژارد نەبێ بەڵکو بۆ ئایندەش بتوانین زیاتر لە خۆپۆ بهاوێت و زیاتر بوارەکانی ژیانی خەڵکی کوردستان بگرێتەوە لە هەموو بوارەکاندا لە بەڕێوەبردننی ئیدارەدا لە بەڕێوەبردننی سیاستدا لە هەرێمی کوردستان لە عیلاقاتمان لەگەڵ وڵاتان لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکە بۆ شێوە دەڕوانینە هاوپەیمانی کوردستان. بەدرێخان ئێوەکو کاندید خەمەکانی و سنوورەتان چۆن فۆرمەلە کردو بتوانە لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستان و لە چوارچەوەی یاسا و دەستوری ئەنجومەی نوێنەرانی عێراقدا کاری لەسەر بکەن بۆی بتوانن کارە داواکاریەکانی تر یان کارە تەواو نەکراوەکانی تر کە هاوڕەکانتان فریای نەکەوتون تەواویکەن. سپاس سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست هەڵبەتە ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بینیمان لە ئەنجامی تاکڕەوی پارتی دموکراتی کوردستان کە لە بەغدا توانی سیاسەتێکی چەوت بەکار بێنێت تەنها لە بەرژەوەندی پارتەکەی خۆی لە بەغدا لەوێ کورد هەموو قەزیەکانی بە سیاست کرا لە ئەنجامی پەرشەبڵاوی گەلی کورد لە ئەنجامی ناتەبایی گەلی کورد یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەستان بە دروستکردنی هاوپەیمانیەک ئەو هاوپەیمانیتیان پێکێناوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و بۆ پاراستنی مافەکانیان لە بەغدا بێگومان هەردوو لایەن ئەزمونیان هەیە لە چەند ساڵی ڕابردوودا لە حکوومەتی خۆجێی و ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزمونمان هەیە لە ڕابردوودا بە نمونە پێکەنانی بەری کوردستانی کە ئەنجامەکەی با بڵێم دروستکردنی ئەو حکوومەت و پەرلەمانە بوو کە لە چەندین ساڵی ڕابردوودا کوردخەونی پێ دەبینی و لە دوای ڕوخاندنی ڕژێمی عێراقش لە 2023 لە بەغدا کورد بەو یەکگرتوویە ئەویش کە ڕۆلی سەرەکی گەورە و ڕابرمان خۆی لێ خۆش بێت هەواڵمام جەلال و برای گەورە و خۆشەویست ڕەوان شاد کاکنیشەرە مستەفا لەوێ ڕۆلی سەرەکیان بینی لە داڕشتنەوەی دەستور تەنانەت کە پێداگیری زۆریان کرد لەسەر ئەوەیان جێگیر کرد کە سێ پارێزگا دش بێ بە گۆڕێنی هەر بابەت و بڕگەیەک لە دەستوری عێراقدا ئەوە ڕەفز دەکرێتەوە بە هیچ شتێک بڕیاری لەسەر نادرێتەوە ئەو تا کوردستانیش خۆتانزان 4 پارێزگایە لێرەدا بربەستێکی باشیاندانە لە بەغدا بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان کە بیانەوەی بڕیارێک لەسەر چارەنووسی گەلی کووردا بدرێ بەلایەنە سلبیەکەیەوە حتمما ئەو جۆرە ئەوە پشتگیری پشتیوانی دەبێت بۆ ئەو مەبەستا ئێمە وەکو بینی ومانە لە چەند ساڵی ڕابردوو یەکگرتووی کورد تەبایی کورد هەمیشە ئەنجامێکی باشی هەبووە بەڵام بە پێچوانەکەشیەوە لە چەند ساڵی ڕابردوو بینیمان خەڵکی کوردستان گیرۆدەی هەندێک مافی یاسایی و دەستوری بووە کە نەدەبواە بەو سیاسەتە هەڵەیە لە بەغدا بەو شێوە پیادە کردی یاخود بکرێتە بڕیار لەسەر خەڵکی کوردستان ئێمە لەو هاوپەیمانیەتە کارنامەی باشمان هەیە بۆ پاراستنی سەروەری خاچ پیرۆزی کوردستان و پاراستنی قوارە سیاسیەکەمان و زۆر لە پرۆژەی کە لە بەغدا با بڵێم کە لە وەزارەتە پەیوەنددارەکانەوە کە هەندێکیان کراون و هەندێکیان پێویستە کاریان لەسەر بکرێت بە تەکید ئێمە لە هاوپەیمانی کوردستان شوێنی هەموو مافەکانی گەلەکەی خۆمانمان کردوتەوەی کە دەتوانین لە بەغدا بە پێی یاسا و بە پێی دەستور کاری لەسەر بکەین بۆیە ئەو هاوپەیمانێتی زۆر گرنگە و هیوادارم کە بتوانین نەکەریەکێتی و بزوتنەوەی گۆڕان بەڵکو بتوانین حیزبەکانی تریش بێن نەژێر ئەو چەتری هاوپەیمانیەتە بۆی لە بەغدا بە یەکگرتووی بەهێزەوە بتوانین پارێزگاری لە هەموو مافە نەتەوایەتی و سیاسیەکانمان و داراییەکانمان بکەین و هیوادارم بشتوانین هاوپەیمانیەتەکەمان زیاتر توندوبەندیشکەین بە ڕێککەوتن لەگەڵ قوارە سیاسی عێراقیەکانیش ئەوەش گرنگەز بەڕاستی دۆستایەتیان لەگەڵ دروستکەینەوە وەکو لە سەردەمی گەورە بەدرێخان زۆر باس لە هاوسەنجی هێز ڕاستکردنەوەی هاوسەنجی هێزەکەن لە هەرێمی کوردستان ئەو هاوسەنجی هێزە بۆچی پێویستە ینی لە ئێستا بۆ مافەکانی خەڵکی کوردستان بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بێگومان وەکو باسم کرد لە غیابی گەورە ڕابەرمان هەڤەڵمام جەلال کە نەخۆشکە و دواتر کە جانی سپارت ڕحیشاد بێت
ئەوە پارتی دموکراتی کوردستان فرسەتێکی قۆستەوە بە فرسەتی زانی کە ئەو دۆخە یەکێتی بەڕاستی بە شێوەیەک وەرگرت کە توانی لە هەڵبژاردنەکاندا زۆرترین کورسی بەدەستبێنێ وی لێچێتی و گۆڕان و لە هەموو حیزبەکانی تریش زیاتر بێت ئەو ژمارەیە کە لە بەغدا ئیشی لەسەر کردو لە کوردستانیش خۆتان دەزانن قۆرقی هەموو دەسەڵاتە سەرچەکان و سیادیەکانی کردووە لە کوردستان ئەوەیە کە ژیانی خەڵک بەو جۆرە هاتووە تا ئێستا کە خەڵک نیگەرانە لە دەسەڵاتیان کە خەڵک نیگەرانە لە حکومڕانیەتی تەنها ئەوەی کە با بڵێم ئەو باڵانسەی لاسەنگ کردووە تەنها ژمارەی کورسیەکانە بۆی زۆر گرنگە دەنگدەر و شیار بێ دەنگدەر بڕیاری خۆی بدا دەنگ بدا چونکە بە دەنگنەدانی خەڵک بە تەکید دیسان لایەنە بەرامبەرە بەهێزە دەسەڵات قۆرقکەرەکە دێت جارێکی تر هەموو دەسەڵاتەکانی خۆی دابش دەکا بەسەر سنوورەکەی ئێمەشدا کە بە تەکید سنوورەکەی ئێمە بێبەش کراوە جیا کراوەتەوە لە پارێزگای هەولێر و شوێنەکانی تر بە حکومی پارتی لێرە دەسەڵاتدار نییە لێرە کەمترین خزمەت گوزاری کراوە هەموو ئەوانشکراوە بە شەڕی نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت و جێگری سەرروکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکان ڕەنگە بە زۆر با بڵێم ئەزیەتەوە ئەو دەستکەوتانیان بۆ سنوورەکەی ئێمە یاخود و پارێزگای سلێمانی بەدەستێنابی بۆیە ئێمە بە خەڵک دەڵێن هەڵبژاردننی ئەو جارە دەنگدانی ئەو جارە باڵانسی سیاسی لە کوردستان ڕاز دەکاتەوە بەو مانایی کە خەڵکی کوردستان بە پارتی بڵێ تەنها تۆنی بەڵێ حیزبی تریش هەیە بەڵێ لایانی سیاسی تریش هەیە بەڵام لەوانەیە دۆخێک بوو بێ کە تێکەوت بێ دەنا ئێمە هەموو دەزانین خەڵکی کوردستان دەزانین ئەوەندەی خەڵک دۆست و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بەشێک لە حیزبەکانی تریشە کە ئێستا هاوپەیمان لەگەڵ ئێمە بە تەکید لایەنگری ئەوان نینە بۆیە زۆر گرنگە لە ئێستادا ئەمە کار بکەین بۆ ڕاستکردنی ئەو باڵانسا لە بەغداش بەجددی کاری لەسەر بکەین بۆ بەدەستهێنانی هەموو مافەکانی نەتەوە سپاس دەکەم بەدرێخان گەڕێم وڵات مامۆستا شیروان بەڕێزت نموزەتی پەرلەمانتارێکی ئەو دەفەری لە دەفەری ڕاپەڕین و لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕاشکا من دەمەوێت لە بەڕێستان بپرسمەوە توانیتان چی بەدەستبێنن لە ماوەی ئەو ماوە تەواو نەکراوە یاسایی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەبوو بێڕای ئەو هەموو مەسەلەی کۆرۆنا و مەسەلەی شەڕی داعش و کێشەکان بۆ ئەوەی مەسەلەن ئەمڕۆ بە خەڵک بڵێن ئێوە حزبەکەتان کە دەنگدەن بە کاندیدێکی مەسەلەن وەکو خات و بەدریان کاندیدەکانی ئەوپەیمانی کوردستان زۆر سپاس بۆ سپاس بۆ هەواڵە بەڕێزانەی کە لەگەڵ من و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست طبعاً کاک زانا جەنابەت باست کرد ئەم دەورەیە جگەلەوەی کە سەر دوای تشکیلی حکوومەت بە سەرۆکایەتی بەڕێز عادل عەبدولمەهدی خۆپیشاندانەکان دروست بوو لە بەغدا کێشەیەکی سیاسی گەورەی قوڵ هەبوو دواتر مەوزوعی کۆرۆنا هاتە پێشە بۆیە دەکرێت بڵین دەورەیەکی ناتەبیعی بوو بەڵام سەرڕای ئەوە لە دانوستانەکانی بەتایبەتی لەسەر مەسلەی موازنە و وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوباد و تیمە بەڕێزەی کە لەگەڵی بوون و بە پشوو درێژیەکی زۆر بەڕاستی توانیان بگەنە ئەنجام خەڵکی کوردستان لەوانەیە چاو پرسیاری وە بکا بڵێ ڕێککەوتن کرا بەڵام چی لێشین بوو یەک لەوانە هاتنی بڕپارەیەک ئەگەر کەمیش پێ لە بەغداوە بوو بە هۆکاری ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لێبڕینی موسە نەهێڵێ و پەیوەندی باش لەگەڵ بەغدا تەنها موچە نییە کاک زانە تەمان لە وەرزەکاندا جاری وا هەیە ناوەڕاست و خواروی عێراق بازاڕێکی باشە بۆ ساغکردنەوەی کاڵای جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ئەو ئارامیت هەبووە مەسەلەن کە زۆر جار بە نمونە تووشی کێشە بووین کێشە هەبە بەڵام توانی وانە بە هەوڵی وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە نمونە بێگەرخان بۆ خۆی تەدەخولی کردووە کێشەکەی چارەسەر کردو لە بەغداوە بە نمونە ئێمە تەدەخولمان کردووە یعنی توانراوە کێشەکان چارەسەر بکرێت بۆیە پەیوەندی باشی نێوان هەرێم و بەغدا جگەل لە با بڵێن دابینکردنی موچە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دەرگا بۆ زۆر شتی تر دەکاتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە لە عێراقێکی فدراڵدا وەکو هەرێم پێویستیمان بە پەیوەندی باشەیە لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکان تەنانەت زۆر جار لەوانەیە بۆ پاراستنی سیادەی هەرێمیش پێویستیمان بەو پەیوەندی باشە هەبێت لەگەڵ بەغدا بە نمونە هەندێک جار لە سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن دراوسەکانی عێراقەوە بە هەر بیانویەک بێ سیادەی عێراق پێشێل دەکرێت کە زەرمەندی یەکەم تێیدا دانیشتی ئەو سنوورانەیەوە ئەو گوندانەیە بۆیە دەتوانین سوود لەوە ببینین ئێوە چیتان کرد لەو کاتانە لە مەسلەی گەاندنی دەنج و گونشینانی ناری قەندیل هەمیشە هەوڵی ئەوەمان داوە کە ئەو معاناتەنە وەکو خۆی بگەین لەلایەنە پەیوەنددارەکانی عێراق سەرۆک وەزیرانە چ لەناو ئەنجومەنی نوێنەرانە چ لە
سەرۆکایەتی کۆمارە هەموو ئەوانە باشە مامۆستا شیروان ئیشی پەرلەمانتاریشێکی ڕقابیە چاودێریە بەسەر داوە دەستگا تەنفیزیەکان بەڵامەوە توانیتان مەسەلەن بە فشارەکانتان بە هەر شێوازێک بێ لە شتێک بۆ ئەو سنوورە بەدەست بێنە بەڕێز کاقوبات لە وتارەکەیدا باسی پرۆژەیەکی کرد کە بریتە لە خەسخانەی فریاکەوتن لە ڕانیە هەموو خەڵکی دەڤەری ڕاپەڕین بەگشتی و ڕانیش بە تایبەتی دەزانن کە ئێمە گرفتێکی گەورەمان هەیە ئەوش ئەوەیە کە تا ئێستا تەواریەکی وەکو پێویستمان نییە زۆربەی نەخۆشەکان کە دەبرێنە نەخۆشخانە پێویستیان بەوە دەبێت بە ئیسعاف بەڕێ بکرێن بۆ سلێمانیان بۆ هەولێر ئەمە کارەسات زۆر جار کارەساتی لێ دەکەوێتەوە بۆیە لە موازنەی 2019 بە هاوکاری ئەو براکوردانی کە لە لیژنەی دارایی بووین بەیەکەوە طبعاً کاکوبات باسی دوو کەسی کرد کە بەندە و کاکوشیار بوون لێ بە حکومێکە ئەم دووان خەڵکی ئەم سنوورەین ئەگەرنا لە ناو لیژنەی دارایی ئەوەی کە با بڵین بەیەکەوە میشەمان کردووە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید مامۆستا ئەحمەد و مامۆستا جەمال کۆچەر دواتر طبعاً ئێمە توانیمان نزیکەی 14 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان تەرخام بکەین جگە لە پشکی هەرێم یعنی ئێمە لە دەرەوەی پشکی هەرێمی کوردستانە ئەم 14 میلیارە دابش کرا بەسەر هەموو کوردستاندا بەرمە خستەخانەیەکەوێتە جێبەجێکردن لە سنوورە زامن ئەگەر ڕخسەتم دەی دەمە یەک تۆ تەفسیل بۆی منیش دەمێ بەڵێ طبعاً پرۆژەکان هەڵەبجە بوو سەید سادق بوو قەڵاتزێ بوو ڕانیە و ناحیەی شۆڕش لە چەمچەماڵ لەگەڵ سۆران و دهۆک بە حکومی بابڵین هەر یەکەمان خەڵکی چ ناوچەیەکین خەڵکی شوێنێکین من شخصیان خەسخانەکەی ڕانیەوە ئەوەی چەمچەماڵم کردە ئەستۆی خۆم و بە هاوکاری ئەو برادرانە یعنی توانیمان نەهێڵیم گاتە کۆتایی ساڵی 2019 مەشروعەکە ئیدراج بکرێت بۆی پارەکەی نەفەوتێ ئەوەی ئێرەش و ئەوەی چەمچەماڵیش 2020 موازنە نەبوو جەنابتان دەزانن هەر چاوەڕی موازنە دەکرێت تا ئەم ساڵ توانیمان ئیشەکان بڕوە خۆشببختانە تقریبا مانگێک پێش ئێستاوەی چەمچەماڵ دەستیان بەکار کردووە و من خۆم لەوێ بووم بەڵێەوەی چەمچەماڵ دەست بەکار بووە من خۆم لەوێ بووم و دائیرەی معنی کە دائیرەی مەبانی کەرکووکە هاتبوون سەرپەرشتی پرۆژەکە دەکەن شوێنەکەیان وەرگرتووە بە پێی معلوماتی منێستا بردەوە دەستیان بە ئیش کردووە ئەوەی ڕانیە بۆ دواکەوت لەبەرەوەی پێویستی بە حکمی گۆڕینی دینار و دۆلار سعری دۆلار پێویستی بە زیادە هەبوو زیادەکە پێویستی بە موافقەی مەجلیسی اقتصادی هەبوو لە ئەنجومەنی وەزیران 2 هەفتە پێشێستا بەڕێز وەزیری تەختیتی عراقی دکتۆر خالی بەتال کە بە سوپاسەوە زۆر هاوکار بووە کتابەکەی بۆ ناردم کە مەجلیسی اقتصادی تەواو موافقەیان کردووە و هەفتەی ڕابردوو با بڵین لەم هەفتەیەدا مقاولەکە چۆ کتابی ئەحالەی وەرگرتووە خەریکی خطاب زمانە لەم هەفتەی دێت عقدەکە ئیمزا دەکەن لەگەڵ مدیریەتی عامەی مەبانی لە بەغدا و هەفتەی داهاتوو یان هەفتەی دواتر دێن لێرە موقعەکە وەردەگرن و دەست بەکار دەبن ئەوەی ئەوە ڕانیە ومن ئەمڕۆ بۆ خۆ بڵێم ئەوە دەتوانن بە خەڵکی دەفەرەکەتان بڵێن کە ئێمە لەو باوەیە وێڕان کێشە و کەم و کورتی و قەتعەکانی کە کەوتەکاری پەرلەمانی توانیتان شتێک بەدەست بێنن بەڵێ ئێستا بنمونە من ئەمڕۆ لەگەڵ برادرانی ئەندازیارانی سەرۆکە بڵین بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین لە شوێنی موقعەکە بووین شوێنەکەمان تەواو ئامادە کردووە لەگەڵ بەغدا و کەرکووکیش قسەم کردو کە شوێنەکەیان ئامادەیە هەر کاتێک عقدەکە ئیمزاکرا مەقاول دەتوانێت بێ لێرە دەست بەکار بێ و هەموو ئاسانکاریەکی بۆ دەکرێت کەواتە ئێمە لەو پرۆژانە خۆزگە بمان توانی بە هەموو پرۆژەکانی کە جێبەجێ بکەین بەڵام خۆشببختانە توانیمان کە لە دەرەوەی پشکی هەرێمە و خەستەخانەکەی ئێرە و ئەوەی چەمچەماڵیش لە ڕاستیدا هەردووچیان جێبەجێ بکەین و بەڕاستی وای لێ هاتبوو من لە هەر شوێنێک یعنی لە ناو جانتاکەم لە ناو فایلێکدا ئەو خەستخانەم پێ بوو لەکوێ تووشی دکتۆر خالد بەتال دەبووم وەزیری تەختی دەمو جەنابی وەزیرەوە خەستخانەکەی ڕانی و خەستخانەکەی چەمچەماڵە یعنی چونکە تۆ کاتێک هەوڵی تەواو بدەی و لە خەمی منطقەکەی خۆت و دەڤەرەکەی خۆت دابی لە ڕاستیدا دەتوانی کار بکەیت لەوانەیە نەمانتوانی بێ بەدڵی خۆمان هەموو ئەوەی کە ویستومانە لەم فترەیە کە لە پەرلەمان بووین بیکەین بەڵام بەپێی کاتەکەی کە لەوێ بوو وەپێی ئەوەندەی کە بۆمان کراوە جوودی خۆمان توانیمانە شتێک بکەین کە سەربەرزانە جارێکی دیکە بچینەوە ناو جەماوەری خۆمان و داوا لە خەڵکی کوردستان بکەین جارێکی دیکە لە هاوپەیمانی کوردستان کە ئێستا نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەکات دەنگ بە نوێنەرەکانیان بدەن بۆەوەی جارێکی دیکە بتوانین ئەو پرۆژانەی کە تەواو نەکراوە تەواو بکەین و هەر بۆ زانیاری بینەران و بەڕێزیشتان کاک زانە لە موازنەی ئەم ساڵی شواتە 2021 ئەویش لە دەرەوەی پشکی هەرێم یعنی علاقەی بە حسەی هەرێمدانە 100 میلیاری ترمان بۆ هەرێمی کوردستان داناوە کە لەو 100 میلیارە
45 میلیاری بۆ سلێمانیە بە ئیداری ڕاپەڕین و گەرمیانیشەوە و ئەوەی من بزانم مەشروعەکانم لەلایە نزیکەی 13 میلیار هی ڕاپەڕینە قەڵات زێوڕانیە و زۆربەی ناوچەکانی تری پارێزگای سلێمانی تێدا هەڵەبجە بە هەمان شێوە 25 میلیارە توانیمانەوەش بکەین و ئێستا خەریکیەوەین کە لە وەزارەتی تەختیت کتابەکەی تەواو بێ بچێتە مالیە لەوێش بچین هەوڵی ئەو فترەکەمەی کە ما بزانین لە مالیش تێپەڕۆی مەشروعەکانی دراز بکرێت. کاک مەلاری ینی ئەو هاوپەیمانەتی ئێوە زوتنەوەی گۆڕان تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە بتوانن بپڕژێنە سەرەوەی خەمە جدیەکان خەمی خەڵک خەمی گەنجان هەموو خەمانی لەو دەڤەرە هەیە بتوانن لە ڕێگەی وەزیرەکانتان نوێنەرەکانتان کاری باشتری لەسەر بکرن مەسەلەن لەسەر مامۆستا شێروان نمونەی پەرلەمانتارێکە لە بەغدا کە شەڕی خەستەخانەیەکی کردو بۆ ڕانێ بەسەر هەر لانی کەم جگە لە مافە دەستوریەکان هەر جارە و پرۆژێکی خزمەتگوزاری جێبەجێبەر پەرلەمانتار و پرۆژێکی خزمەتگوزاری بێنێ بتوانن خزمەتی ئەو دەڤەرە بکەن. وڵا دەست خۆشکاک زانە دیارە ئێمە هاوپەیمانەتەکە دەستی واڵا کردین بۆ کۆمەڵێک چکە لە کۆڵ ئەوەی کردوینەوە کە هەم لە سوۆسیال میدیا و هەم شەڕەپەڕۆ و کۆمەڵێک شتیکە نەخوازرا بوو لە بینی ئێمە و بزوتنەوەی دۆڕاندا هەبوو لە هەڵبژاردنەکانی ڕابردووە ئەو نیگەرانیان کە بەرامبەر یەکتر هەمان بوو یان هەمیشە کێشەمان بۆ یەکتر دروست دەکرد خۆشبەختانە ئەوە نەماوە ئەوە یەک لە سوودەکانی هاوپەیمانیەکە بۆ هەردوو لامان سوودێکی گەورەیە و بۆ ئەوانەی کە لێکتێکیشت نیشمان لەگەڵیان هەیە بۆ ئەوانش قازانجی هەیە کە ئێمە زیاتر خۆمان تەرخانکەین بۆ ئەوەی بۆ کۆکردنەوەی دەنگ بۆ ڕازیکردنی خەڵک بەداخەوە ئێستا کۆچی گەنج زۆرە لە بەتایبەتیش لە دەڤەری ڕاپەڕینیش وەکو ئانی کوردستان کۆچی گەنج هەیە و ئێمە وەزارەتەکانمان ئەو وەزارەتانی کە لە خزمەتی خەڵکدانە بەدڵنیاییەوە تا ئێستا لە کار نەکەوتونە ئەوەی کە بۆیان کرابێ هیمەتیان کردووە لە دەڤەرەکەی خۆشماندا هەوڵە جددیان داوە کۆمەڵێک شتی خزمەتگوزاری وەکو ئەو ڕێگاوبان وەزارەتی ڕێگاوبان دیارە ئیش و کارەکانی خۆی ئەنجام داوە وەزارەتی ڕۆشنبیری کە وەزیرەکانی هی خۆمانە و وەزیری ئاوادانکردنەوە کە هی بزوتنەوەی گەڕان بووە دەورێکی کاریگەریان هەبووە لەوەی کە ڕازیدیکردنی گەنج چکە وەزارەتی ڕۆشنبیری زیاتر ئەوەی معانەتی گەنج دەخوێنێتەوە بە حکمی ئەوەی زوربەی لاوان و گەنجان و هونەرمەندان و ئەوانەی کە وەرز جوانە هەمووی ڕوو لە وەزارەتی ڕۆشنبیری دەکات و لایەکی باشی لە لاوان و گەنجان کردوێتەوە لە لایەکە وەزارەتی ئاودانکردنەوە کە وەکوتم ئەوەش لە خزمەتی عامی خەڵکەکەدا لە خزمەتی گشتیدایە و وەزارەتی خوێنی باڵاش کە هی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەویش دەوری خۆی بینیوە دەتوانە گەر بێکەوە بن بێکەوە خزمەتی زیاتر بکەنەوە خزمەتی زیاتر ململانەیەکەمان وەلاناوە لە زیاتی ئەوەی کە زاران ئێمە بەس خەریکی ئەوە بوون کە چێ ڕەبتی بە بزوتنەوەی گۆڕانەوە یان چێ ڕەبتی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەوانەیە هەنگاومان بۆ ئەوە نابە بەڵام ئێستا خۆشبەختانە بە یەکگرتووی هەردوو لە بە هاوپەیمانەتێکە دەتوانین خزمەتی خەڵکی بەگشتی خزمەتی خەڵکە بکەین بەبێ ئەوەی بەبێ جیاوازی لە نێوان ئەوەدا نابێت بۆیە ئەو تەرخانکردنی خۆمان ئەو هاوپەیمانەتی وای کردووە بەڕاستی بەشێکی زۆری خەڵک لە خۆمان ڕازی بکەین و وەزارەتەکانی تریش بە هەماشی وەزارەتی کشت و کاڵکە بە کاری خۆی هەستاوە ئەویش کە چینێکی توێژێکی گەورەی کۆمەلگا کە زووتیار لە دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی کە لای لێکردوونەوە و دەرگای واڵا کردو بۆ ئەوەی بەدەنجانەوە چەند گرنگە کاک مەلاری ئەو هاوپەیمانێتە ببێتە مەسەلەن تا ئەوەندە ڕۆ بچێتە ناو جومگا هەستیارەکانی هەرێمی کوردستان و خزمەتکردنەوە کە خەڵک هەز نکات کەەوە دوو هێزن بەڵکو وەکو یەک هێ سیرتان بکە وەکو یەک دەستی پۆڵای سێرتانکە بۆ خزمەتی خەڵک نەوەک بۆ ناکۆچ بڵێ ئەوەی کاک ڕسوو باسی کرد دیارە ئێمە ئەوە تەجروبەیەکە بۆ ئێمە ئەو هاوپەیمانەتێکە بۆ لە داهاتوودا بتوانین ئەو هاوپەیمانەتێکە زیاتر گەشەی پێ بدەین زیاتر گەشەی پێ بدەین و لێکنزیبوونەوەی زیاتر هەبێت بۆی بگەینە ئەوەی کە لە ڕابردوودا چۆن بووین بەو نەفەسە ئیش بکەینەوە و ئەگەر گەیشتە ئەوەی کە بۆ نەفەسە ئیش بکەینەوە ئەو کاتی هێزێک دەبین دەتوانین هەم بەدەنگ خەڵکەوە بچین و بەدەنگ داواکاریەکانی خەڵکەوە بچین و هەم لە بەرامبەر ئەوانەی کە دەشیانەوە کۆسب لە بەردەم خەڵکدا دروستکەن لە بەرامبەر ئەوانیشدا بە هێزێکی زۆرترەوە ڕوبڕیان بینەوە زۆر باشە کاک ڕسوڵیانی زۆر هاوپەیمانی کوردستان باز لە ڕاستکردنەوەی باڵانسی هێز دەکات چەند گرنگە ئەو باڵانسی هێزە بۆ خزمەتکردنی خەڵک بەکاربێنرەوە بۆ ئەو ڕوئیە بەکاربێنرێت کە لە چوارچەوەی
تێڕوانینی یەکێتی و گۆڕاندایە. بەڵێ ڕاستیەکەی خۆزگە یعنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی ئەوەندە سەرکەوتوو بە یعنی پێویستیمان بەو هەموو ناکۆچی و دووبەرەچەند نەبووە کە لە ڕابردوو هەمان بووە. ئێمە لەلایەنە سیاسەکانەوە بە تایبەتی من ڕێی شخصی خۆم پێم وایە هاوپەیمانی کوردستان دەبێت دان بۆ دابنێ و اعتراف بۆ بکە کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراقی شەلەل بووە. یعنی کەم و کوڕیەکەی ئەوە بۆکەن لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان لەسەر پۆست و پلە و لەسەر جاری وایە لەسەر بەڕێوەبەرێکی گشتی قەزەیەکی سیاسی گەوران لەدەستداوە. مەسەلەن من نمونەیەکت بۆ بێنمەوە لە خولی پێشووی پەرلەمانی عێراق پێش مامۆستا ئەوانە پارتی دیموکراتی کوردستان مەرجی دانا بۆ بزوتنەوەی گۆڕان کە لە بەشداری لە حکوومەتدا ینی مەرجی بۆ مالیکی دانا ئەگەر وەزیر بدرێت بە بزوتنەوەی گۆڕانی ئێمە بەشداری لە حکوومەتدا ناکرێت. ینی ناکۆچی گەشتە ئەو ڕادەیە کە لەسەر حسابی خەڵکی کوردستان تۆ پرۆسەیەکی سیاسی ڕەت بکەیەوە. آخر تۆ بەشداری لە حکوومەتدانەکەی و 8 وەزیرمان هاتە سەر 4 وەزیر لە حکوومەتی عێراق یەکەم جار 8 بەڵێ ینی لە کورد تەمانەوە لە کورد زەرەر دەکەوێت. ئەمە نەتیجەی چێ نەتیجەی ناکۆچیە. دەبێ هاوپەیمانی کوردستان دان بۆ دابنێ ینی ئەتراف بۆ و حقیقەتە نەکا کە پرۆسەی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستانی وە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا پەیوەندیێکی ناتەندروست بووە ناتوانێت بەڕاستی بە ئایندێکی گەشەوە بڕوانێ بۆ پرۆسەی سیاسی. لەبەرەوە هاوپەیمانی کوردستان ئەو ڕێکەوتنی کە هەیەی و ئەو بەرنامەی کە دایناوە بە بەرچاوڕوونیەکی زۆرەوە دەڕوانێتە پرۆسەکە. بێگومان کاتێک کە بەرچاوی شت ڕوون دەبێ مەترسیت نابێت لە بەرامبەرەکەت ترسی ئەوەت نییە لەکوێ فێڵ لێ دەکرێت ترسی ئەوەت نیە لەکوێ تەزویرت لێ دەکرێت ترسی ئەوەت نیە لەکوێ لایەنێکی سیاسی فێڵێکی سیاسی دەدۆزێتەوە بۆ پرۆسەکە بێگومان بە بەرچاوڕوونیەوە دەچێت ناو حملە ئینتیخابیەکەوە. لەبەرەوە کاتێک اعتراف بۆ حقیقەتانە دەکەین بەرچاوڕوونی هاوپەیمانی کوردستانمان بۆ ڕوون دەبێتەوە. لەبەرەوە بە خەڵکی کوردستان دەڵین لەو ڕێگەیەوە لەو بەرنمەیەوە بە دڵنیایەوە پیان دەڵین ئەو هاوپەیمانێتە هاوپەیمانێک دەبێت گەشە دەکات پەرە دەستێنێ و لەسەر ئەساسی خزمەت دامەزراوە لەسەر ئەساسی بەدیهێنانی پلە و پۆست دانەمەزراوە. یعنی بەلامانەوە گرنگ نییە ئەو هاوپەیمانێتە لە بەغدا چەند پلە و پۆستی بەردەکەوێت ئەوەندەی کە بەلامانەوە گرنگە چەند ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدەستێنین. ئێوە خۆتان دەزانن مەسەن ئێمە لە نەتیجەی ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان گەورەترین دەستکەوتی کورد کە مادەی 140 بەڕاستی فەرامۆشمان کردووە. خەڵکی کوردستان دەبێت ئەوە وەبیر بهێنرێتەوە دەبێت خەڵکی کوردستان ئەوە حقیقەتەی لا ڕوون بێتەوە کە نەتیجەی ناکۆچیەکانە مادەی 140 بەو دەردەگەشتۆ کە ئێستا نیوەی خاچی کوردستان پتر لە نیوەی خاچی کوردستان لەژێر دەسەڵات و هەیمەنی کورد خۆی دانیە. لەبەرەوە بەڕاستی کاتی ئەوە هاتووە لایەنە سیاسیەکان ئاوڕێک لە مەعاناتی خەڵکی کوردستان بدەنەوە. ئەو هاوپەیمانێتە ڕۆڵی ئەبێ لە ئاوردانەوە لە مەعانات و کێشەی بەڵێ بەتەکید یعنی نەتیجەی ینی بەڵگەیەکی تاریخی ترت بۆ بێنمەوە. ئێمە بۆ لە ڕاپەڕین با بە نمونە بە ڕاپەڕین بێنمەوە. ڕاپەڕین لایەنە سیاسەکان ناکۆک بوون بەدەی کوردستانی پێکات بوو بەڵام کاتێکە ئەو کاتە لە ناوزەنگ بەڕێز ڕەوانشاد کاگنۆشوان نامە بۆ لە سەرکردەی لایەنە سیاسەکان دەنێرێت دەڵە بە وەرن با بێکەوە ڕوبەڕووی ڕژێمێک بوەستینەوە ڕاپەڕین بەرپاکەین و کاتێک پلانە سیاسەکەش پلانی ڕاپەڕینشان پێشان دەدا بینیمان هەموو خەڵکی کوردستان لەژێر ساو سێبەری هاوتەبایی و یەکڕیزیدا ئازاد کرا بە کەرکوچی پیرۆزی شۆ ینی بە کەرکوچی بە دەردی مامجلال دەڵە بە کەرکوچی قودسی کوردستانیشەوە بەداخەوە یعنی نەتیجەی ناکۆچی دوای ڕاپەڕین ئەوەی لەشین بووە. ئێستا هاوپەیمانی کوردستان وەڵام دەرەوەی ئەو بارودۆخەیە زوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوای تێپەڕینی چەندین تەجروبەی سیاسی لە ناکۆچی بۆیان دەرکەوت کە ڕێککەوتن و هاوپەیمانێتی وەڵامی داخوازەکانی خەڵک دەداتەوە وەڵامی کێشە و مەشاکیلەکانی خەڵک دەداتەوە. یعنی بەڕاستی مەئاساتێکی گەورەیە لە سا و سێبەری حکومڕانی کوردی لە سا و سێبەری نوێنەرایەتی کورد لە بەغدا گەنجی کورد بێکار و بێ ئیش بێ. ینی بەڕاستی ینی دەبێت ئێمە بیر لۆ بکەینەوە. ینی لە سا و سێبەری حکومڕانی کورد دوای چەندین ساڵ ینی نەتوانین بەرهەمی ناوخۆی خۆمان دابینکەین. دەبێت ئێمە بیر لۆ بکەینەوە ینی هەر بیر لەوە نەکەینەوە بەڕاستی بەشان و شەوکەتی خۆمان هەڵبڵین بەهارمان بۆ خەڵکی کوردستان هێناوەتە چۆکان. بەڵام ئێستا خزمەتی خەڵکە دەبێت خزمەتی خەڵک ئێستا کاتی ئەوە هاتووە کاتی ئەوە هاتووە هاوپەیمانی کوردستان بەڕاستی بیر لە خزمەتی خەڵک بکاتەوە هیچ مەجالی تێدا نەماوە ینی بواری نەماوە ینی بوارێکی دیکە نەماوە. دەشزانین یعنی دەناژبێ ئەوەش بشارینەوە کە لایەنە ڕکابەرەکەی بەڕاستی
یعنی لەبەر بەرژەوەندی تایبەتی و لەبەر بەرژەوەندی این باڵانسی هێزی لە هەرێمی کوردستاندا بەلایەکدا خستووە کە خەڵکی کوردستانی ماندوو کردووە دەبێت ئەو باڵانسە لە هەرێمی کوردستان ڕاست بکرێتەوە بۆچی نەک بۆ دژاتیکردنی لایەنێکی سیاسی و لە عەرزیدانی لایەنێکی سیاسی بەڵکو بۆ سەرپێخستنەوەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوە زۆر باشە بەدرێخان لێرە بردومان دەکرێت ئێرە دۆڵی جافایەتی هەیە کە خەڵکێکی زۆر چیمیاباران کراوە لە ڕابردوودان فال کراوە مەسەلەن بناری قەندیل تا ئەم دەقانەش وەکو مەسەلەن دەیبینی بە چاوی خۆمان گونیشینەکانیان ینی سوودیان لە ئەناسی ئازادی نەبینیوە لەبەرەوەی هەر لەجێر غەزەبی فڕۆکە و بردومانن مەسەلەن ئێرە قەڵازێ تەختی زەوی کراوە مەسەلەن خۆشناوەتی بردومان چیمیاباران کراوە ئێرە منتیقەیەکی کارەساتبارە ئێوە چیتان لە پلاندا بتوان لە چوارچەوەی یاسا و دەستوردا بۆ زانە ئەوە دوو قەزیەی جیاوازە مەسەلەی بردومانکردن هەم نوێ هەم تازە بەڵێ هەمووی مەسەلەی زیان لێکەوتان ڕاگواستن و با بڵێم کیمیاباران ئەوە قەزیەکی ترە مەسەلەی کیمیابارانکردن و با بڵێم ڕاگواستن دوو کەیسە ئەو شەرتێکەڵ کراوە هەر یەکەی دەبێت بە جیاکاری لەسەر بکرێت چونکە بەڕاستی ناکرێت ئەو دوو قەزیە زۆر گەورەنە زۆر کارەساتبارن کە هەموو گەلی کورد با بڵێم لەو سەردەمەدا ینی زۆرترین زیانی پێکەوتووە مادی و با بڵێم گیانیش لێرەدا ئێمە وەکو هاوپەیمانی کوردستان کار لەسەر ئەو قەزیە دوو قەزیە دەکەین کە جیان دەکەین لە یەکتری هەر یەکەی بە پێی با بڵێم مستحقێتی خۆی کاری لەسەر دەکەین مەسەلەی ڕاگواستنی با بڵێم پشدەرە مەسەلەی کیمیابارانکردنی دۆڵی جافایەتی خۆشناوەتیە سوورداشە هەموو ئەو سنوورە کە دەکەوێتە بازنەی ئێمە ئەوە هەمووی دەکەوێتە چارچێوەی کارەکانمان لە هاوپەیمانی کوردستاندا ئێمە بێگرتووی کار لەسەر ئەو مەسەلانە دەکەین و دەبێت زۆر بەجددی کار لەسەر قەرەبووکردنەوەی زیان لەکەوتان بکەینەوە ئەگەر ئێمە لە بەغدا بێگرتووی کاری لەسەر بکەین بە دڵنیایی دەتوانین ئامانجەکەمان بپێچین دەتوانین بە جددیتر پشتیوانیشی بۆ پەیداکەین و لە محکمەی ئیتحادی شکایەتکەین ئەگەر ئەرقەلایان خستە بینی مەسەلەی با بڵێم پێشەلکردنی سنووری کوردستان لە سیادەی عێراقدایە لە زمانی سیادەی عێراقدایە ئەوە بەداخەوە سنووری کوردستان بۆتە با بڵێم ساحەی ململانی وڵاتانی ئەقلیم و کێشەکان کە لەوێ یەکلا دەکەنەوە زۆر بەداخەوە یعنی تا ئێستا حکوومەتی ئیتحادی لەسەر ئەو مەسەلەیە بێدەنگە و خەڵک دەنگیشی لێ ناتوە لەسەر ئەو مەسەلەیە تەنها هەندێک لە پەرلەمانتارە کوردەکان هەنا بەتایبەتی ئەو سنوورە کە کاتێک هێرش دەکرێتە سەر سنوورەکە کاتێک کە خەڵکی سڤیلی ئەو سنوورە شەهید دەکرێت ئاوارە دەکرێت بەڵام ئەوانە لەبەری وەکو باسمان کرد بە یەکگرتووی نەبوو لە بەغدا و لایەنێکی تر ڕەنگە بە پێچەوانەوە ڕازی نەبێ بۆی کە نوێنەرەکانی سنووری ئێمە شکایەت بکەن یا هەوڵی بۆ بدەن یا خۆت ڕێگری لێ بکەن جێگەی داخە ئەوە ئێمە وەکو هاوپەیمانی کوردستان ئەوە قەزیەکی گرنگە بەنسبەت دەبەرەکەی ئێمە دەبێت لە زمانی سیادەی عێراق حکوومەتی ئیتحادی هەوڵدا بۆ پاراستنی ئەگەرنا ئێمە وەکو کورد و هاوپەیمانی کوردستان لێ پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆمان سەر دەکەینەوە بۆ شکایەتکردن و بۆ گەیاندنی دەنجی خەڵکی سنوورەکەی خۆمان دەنجی کەسوکاری سەربەرزی شەهیدان کە بە بێتاوانی شەهید دەکرێن لە سنوورە لەوێ ئێمە هەوڵ دەدەین نەتەوە یەکگرتوەکان ئاگادار بکەینەوە هەموو ئەو وڵاتانە ئاگادار بکەینەوە کە کاریگەری خۆیان هەیە دەتوانین بە شکایەتیش بکەین لە وڵاتانی کە بەو شێوە پێشێری سنوورەکانی ئێمە دەکەن زۆر باشە مامۆستا شیروان چیتر ماوە مەسەلەن بکرێت بۆ خزمەتکردن و بتواندرێت کە ئەو نیگەرانیانەی ئێوە هەتان بۆیان نەتانتوانی بەهۆی ئەو ناکۆچی و ململانێ و ئەو بارودۆخی بەسەر پەرلەمان هات تەواوی بکەن و ببێتە خەمی هاوپەیمانی کوردستان بەیەکەوە تەواو بکرێت وڵا کاکزانە پێشەوەی جوابی ئەو پرسیارەی جەناب دەمەوە دەمێ باس لەوە بکەم کە ئێمە بە حکمی ئەو تەجروبەیە کە لە بەغدا هەمانە تەبایی و یەکڕیزی لایەنە سیاسی کوردیەکان زۆر گرنگە ئێمە زۆر جار بەهۆی لەوانەیە بەهۆی ناتەبایی یان ناکۆچی سیاسی لە بەغدا نەمانتوانی بێ وەکو پێویست بە ئەرچی خۆمان هەستین لە ڕاستیدا و ئەو نمونەی خولی پێشووی باس کرد برای بەڕێزم کاگرەسۆڵ ئەمێن دەمەوێت نمونەی ئەم خولە باس بکەم لەسەر دانانی بڕیاردەری لیژنەی دارایی لە نێوان لە دوو لایەنی سیاسی کوردی تا پەرلەمانیش تا ئێستاش نیزاعی سیاسی بەرکوردکەوت بەڵام دەکرا بە نمونە پارتی دیموکراتی کوردستان نەرمی نواند بە بەر لایەنێکی ترکەوت بە بۆی بمانتوانی بە تەبایی زیاتر ئەوە بکەین و دەستەبەر بکەین و هاوپەیمانی کوردستان
بەو تێڕوانینی کە ئێستا هەیە ئەگەر ومێدمان ئەوەیە زۆرترین پەرلەمانتار و بنێرێتە بەغدا و لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لێک تێگەیشتنی باش هەبێ دەتوانن ڕۆڵ و کاریگەری باشتر بجێڕن چونکە لەناو پەرلەمان ژمارەی کورسی قسە دەکات یعنی تۆ کە چەند ئەندام پەرلەمانە تێ ئەوەندە قوتت زیاترە هەم لە دابشکردنی لیژنەکان لە سەرۆکایەتی پەرلەمان لە تەنانەت لە کۆبوونەوە ڕسمیەکانیش ئەوەی کە کورسی زیاترە مووقعەکەی تەنانەت شوێنی دانیشتنەکەشی بەقوترە و دەتوانێت باشتر قسە بکات ڕۆڵی دەبێت لە بەرەوەی ڕۆڵی زیاترە چونکە دەنگی هەیە لە ناو پەرلەمان و تەنانەت دەتوانێت تەحالوفاتی گەورەتر دروست بکە هێزە سیاسی عێراقیەکان چاوەڕێ ئەوە دەکەن بزانن تەماشا دەکەن بزانن چ کوتلەیەکی سیاسی چ لیستێک زۆرترین کورسی هەیە لە پەرلەمان وەکو کورد ئەو کاتە بە دڵنیاییەوە تەعامل لەگەڵ ئەو دەکەن بۆیە تەمەنا دەکەم کە هاوپەیمانی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ لایەنەکانی تریش بتوانن ئەم هاوپەیمانەتە فراوانتر بکەن و لە بەغدا شەڕی مافە دەستوریەکانی کورد بکەنەوەی ئێمە بەنسبەت پرسیارەکەی جەنابێت ئێمە لە 2009ەوە تەمان کە زۆر هەوڵماندا تەنانەت یەک دوجار پارەشمان بۆ تەرخان کرد کە مەسلەی سیادین یەک لەوانە دروستکردنی بەنداوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەنداوی دەڵگا کە بۆ پشدەر و بۆ قەڵاتزێ تەنانەت بۆ ئاوی خواردنەوەی قەڵاتزێ کێشە ناهێڵێەوە پرۆژەیەکی هەم گەشتیاری هەم با بڵێن بۆ سامانی بۆ ئاو بۆ ماسی بۆ زۆر شت گرنگە و هەموو پرۆپۆزەڵەکەشی لە بەغدا ئامادەیە تقریبن ئەمە کارێکی گرنگەوە زۆریش هەوڵماندا بەڵام بەداخەوە نەمانتوانی ئەوە بگەین ئەنجام تەمەنا دەکەم ئەوانەی دوای ئێمە کە دەچن لە ئەستۆی خۆیانی بگرن ئەمە کارێکی گرنگە و ئەوەی کە بەدرێخان باسی کرد قەرەبووکردنەوەی زوان لێکەوتوانی ڕژێمی پێشوو هەم لە ڕاگواستنی پشدەر بەگشتی و چیمیا بارانکردنی دۆڵی خۆشناوەتی و بالیسان و ئەو منطقانەوە دۆڵی جافات ینی ئەوانە تەنانەت لە دەستوریشدا دەستوریش پاڵپشتی ئەو داوایانە دەکا دەکرێت هەوڵی زیاتری بۆ بدەن ئەومێری هەوای سەرکەوتنیشا بۆ دەخوازم بەڕاستی دوا سەرنجی خۆتم پێ بڵێ ئەگەر وڵا دوا سەرنجی منەوەیە کە هەموو خەڵکی کوردستان دەبێت ئەوە بزانێت کە لە بەغدا وەکو باسم کرد یەکەم کورسی ئەو هاوپەیمانێتیە یان ئەو لیستەی کە کورسی زۆرە ئەوە دەتوانێت دوو ئەوەی کە تەجروبەی هەیە ئێمە لە ماوەکانی ڕابردودا لەگەڵ برای بەڕێزمان کاقوبات کە سەرۆکاتی وەفدی دانوستانکاری کردووە تەجروبەیەکی باش و پشودرێژێکی باش و تەنانەت مەقبولیەتێکی زۆریشی لەناو هێزە سیاسی عێراقیەکان دروست کردووە کە دەتوانین بۆ داهاتوو ئەگەر هاوپەیمانی کوردستان دەنگی باش بێنێ پەرلەمانتاری زۆری هەبێ و بەو لێهاتووی و پشودرێژی و توانایی کاقوباتەوە لە بەغدا دانوستانی باشتر و هەوڵی باشتر و کاری باشتر بۆ خەڵکی کوردستان بکەین. سپاس دەکەم بەدرێخان دوا سەرنجی بەڕێستان داوا لە خەڵکی دەڤەرەکەی خۆمان بازنەی چوار قەزای دوکان قەڵاتزێ ڕانیە داوا دەکەم لە هەموو دەنگدەران دەنگمان پێ بدەن پشتیوانمان بکەن لە بەشدار بن لە پرۆسی هەڵبژاردن چونکە وەکو معلومە خولی داهاتوی پەرلەمانی عێراق جیاوازە ئەرکەکەی قورسترە چونکە وەکو ئێمە ئاگادارین یەکلاکەرەوەی زۆر لە پرسە سیاسی و با بڵێن پرسیینە و تا پرسی پێشمەرگەیە پرسی شایستەداراییەکانە بۆی ئەو جارە زۆر گرنگە و بۆ دەنگدەر گرنگی لەوەدایە کە دەنگ بدات ئەگەر دەنگ نەدات لایەنێکی سیاسی تر ڕەنگە برەوە بێت لەو حاڵەتەدا هەمان کارەسات و کێشەکانی لە چەند ساڵی ڕابردوودا بەسەرماندا هاتووە دووبارە دەبێتەوە وێ داوایان لێ دەکەین تاکە نوێنەری ئەوان لە پەرلەمانی عێراق لە بەغدا هاوپەیمانی کوردستانە و هەموو ئەو کاندیدانە کە بە ئەزمموی خۆیان بە دڵسۆزی تێکۆشەری خۆیان هەوڵ دەدەن سەرکەوتن بەدەست بێنن و پێشمان وایە نوێنەری ڕاستەقینی گەلەکەمان ئێمەین وەکو لە ڕابردوودا سەلمان دومانە. دەستخۆش کاک ڕەسوول دوا سەرنجی بەڕێستان داوا لە خەڵکی ناوچەکەی دەکەم دەزانم برینەکانیان زۆر قوڵاوە دەزانم دڵبریندارن بەڵام بەشداری نەکردنیان لە هەڵبژاردن چارەسەری برینەکانیان ناکە چارەسەری کێشەکانیان ناکە هیوادارم هەمویان بەشداری بکەن و لیستی هاوپەیمانی کوردستان دڵنیان دەکەمەوە وەڵام دەری داخوازیەکانیان دەبێت بە تایبەتی لە عێراق چونکە ئەو پرۆسەیەکە لە عێراق و پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە پەیوەندی بە مەسەلە نەتەواتیەکانەوە هەیە پەیوەندی بە مەسلەی ناوچەدا بڕێنراوەکانەوە هەیە بۆیە داوا دەکەم لە خەڵکی کوردستان لە خەڵکی ناوچەکە بە تایبەتی گلەی و گازندەکانیان بخەنە لاوە دەست لەسەر سنجیاندا بنێن دەنگ بە لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدە بەڕێزەکانی بدەن بەڵکو بتوانین لە ئایندەدا باشتر نوێنەرایەتیشی باشتر و لە ڕێگەی ئەو هاوپەیمانێتیەوە بتوانین
پرۆسی سیاسی لە عێراقدا ڕاست بکەینەوە. سپاس دەکەم کاک مەلا دوا سەرنج بەڕێستان دوا پەیامتان. بۆ هیوایان دەنگدەران ئەو هاوپەیمانەتی کە وەدی هاتووە ئەو هاوپەیمانەتە بە پیرۆزی ڕابگرن و دەنگ بدەن بە هاوپەیمانەتیکە و کاندیدەکانمان سەرخەن چونکە تا کاندیدەکانمان زیاتر بن لە پرۆسی سیاسی عێراقدا بە دڵنیاییەوە ئەنجامی باشتری دەبێت و بۆ هیوایم ئەو دەنگدەرانی کە تاکو ئێستاش نیگەرانن لە کاندیدەکان یان لە هەر کەسێک یان لە خزمەت نەکردن یان لە بەڕێنەکردنی یاسایەکان و یان هەر شتێک بێت بۆ هیواین ئەو گرفتانەوە لا بدێن و زۆرینەی خەڵکی کوردستان بچێت بۆ دەنگدان بچێتە سەر سندوقەکانی دەنگدان چکە سندوقەکانی دەنگدان یەکلاکەرەوەی هەموو گرفتەکانە و بۆ هیواین کە ئەو کەسانی کە کارتەکانی دەنگدانی شاوەڕ نەگرتوتەوە بە خۆشحاڵیەوە بچن کارتەکانی دەنگداریان وەربگرنەوە بۆ ئەوی بتوانین ئەو دەنگە فەوتاوانەی کە چەندین ساڵە ئێمە پێوە گرفتار بووین وەکو کوردستان وەکو گەلی کورد بتوانین بەهۆی دەنگە فەوتاوەکانەوە نوێنەراتیمان زیاد بێت لە پەرلەمانی عێراقدا. زۆر سپاس بۆ بەڕێز مەلاری لە پرسای مەڵبەندی ڕاپەڕینی چێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز ڕەسوول مستەفا لێ پرسراوی یاخود باژەڕوانی ڕانی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بەڕێز نیشتان سپاس بۆ بەڕێز بەدریا حسێن عەزیز کاندیدی ژمارە 28 هاوپەیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ ئەو میوانە عەزیزانە کاتمان گرتن دەرفەتێکی سپاس بۆ دەرفەتی بێمەتان بەخشی سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوڕێیانم لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە پانۆرامامان پێشکەش کردن بەوی وای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ